دەچینە ماڵی یەکێک لە وەرگێڕ و نووسەرە دیارەکانی شاری کەلار، ئەویش مامۆستا مستەفا سەعیدە. لە مرۆڤێک دەچێت پێنووس لای مستەفا سەعید بەهای خۆی هەیە و دەوێت پێمان بێژێت پێنووس بە پڕ لە مرەکەب وەک مرۆڤێکی زیندوو وایە و دەبێت ڕێزی لێ بگیرێت کە بەتاڵیش بوو هاوشێوەی مرۆڤێکی بێڕۆحە و دەبێت ڕێزەکە زیاتر بێت. تەبعاً قەڵەم لای من ڕێزێکی زۆر گەورەی هەیە، چۆن بە ئەو کاتێک کە پێویستە پێی ئەنووسی و لە گیرفانی خۆتی دادنەی دەبێت هاوکات لەگەڵ تەواوبوونیدا فڕێ نەدرێت و هەڵبگیرێت و بپارێزرێت و هیچ نەبێت ببێتە ئەرشیفێک بۆ خۆم بۆ ئایندا کەوا بزانرێت کەسێک ئەوەندە ئیشی کردووە ئەوەندە قەڵەمی سەرف کردووە. بۆیە قەڵەم لای من زۆر پیرۆزە، تەنانەت خوای گەورە لە قورئانیشە سوێنی بە قەڵەم خواردووە، قەڵەم ئەگەر پڕ بێ ئەگەر بەتاڵ بێت لای من یەک بە هاو نرخی هەیەوە نابێ فڕێ بدرێت. لە گۆشەنیگای ئەم ڕێزلێنانەشەوە مستەفا سەعید 12 ساڵە کۆی ئەو پێنووسانەی پاراستووە کە بۆ نووسین و وەرگێڕان مرەکەبەکەی بەکارهێناوە و ژمارەیان دەگاتە زیاتر لە 320 پێنووس. ئەو پێنووسانەی کە من نووسی و پیانم نووسی و هەمویان لە جۆری سۆفتە، دوو ڕەنگە، ڕەنگی ڕەش کە ڕەنگی ستانداردە لە نووسینە لەگەڵ ڕەنگی سوورا بۆ هەڵەچینی بەکارم هێناوە، نزیک بە 320 پێنووسێک ئەبێ. هەر یەک لەو پێنووسانە کیلۆمەترێک دەنووسێ. بە ئەیفۆریش بە نووسینی من 80 بۆ 85 ئەیفۆر دەنووسێ. جا 320 لێدانی 85 ئەیفۆری بکەی بە نزیک 25,000 ئەیفۆر ئەچێت کە تا ئێستا من نووسیومە. ئێستا ئەم پێنووسانە هەمویان بێمورەکە بن، با تێڕوانینی ئەویش واتە جەستەیەکی بێڕۆحن و ڕێزیان لێ دەگرێت، چونکە بانووکی ئەم پێنووسانە 15 کتێب و چەندین لێکۆڵینەوە و بابەتی لە زمانی عەرەبیەوە وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی کە کۆی هەموو لاپەڕەکانیان گەیشتووەتە 25,000 پەڕەی کتێب. هەر بۆیە دوای بەتاڵبوونیان لە مورەکەب بە پاراستنیان پاداشتی چاکەیان دەداتەوە. هاوشانی پاراستنی پێنووسە بەکارهاتوەکان ئەم مامۆستایە هەموو ئەو دەستنووسە وەرگێڕاوانەشی پاراستووە کە بەو ژمارە پێنووسە نووسراوە و تێکەڵی کردوون بە سەدان کتێبی هەمەجۆر و لە کتێبخانەکەی ڕیزی کردوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.